بەڕێزان گفتوگۆ دەکەین لەسەر دانانی دادگایەکی تایبەتمەند بە دۆسێ ڕۆژنامەنووسان لە شاری سلێمانی. ئەمە خەونی ڕۆژنامەنووسان بۆ بوو پێشتر ئەمە هەبوایە بە هەوڵی هەم میدیاکاران وام خەمخۆرانی ئەم بوارە ئەم دادگایە دانراوە لە ئێستا بەدەوە سەرۆکاری دۆسێی میدیاکاران و ڕۆژنامەنووسان دەکات. گفتوگۆ لەسەر ئەم پرساکەین بە میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سامان فەوزی پسپۆڕی یاسای ڕاگەاندن. دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی. دکتۆر من دەزانم ساڵانێکە تۆ هەوڵی ئەم بابەتە دەدەیت. گرنگی ئەم دادگایە چییە؟ بەڵێ گرنگی و دادگای لەوەدا خۆی دەبینێتەوە لە جاتەوەی کەیسەکانی ڕۆژنامەنووسی لە هەموو دادگایەک ببینرێت کە ڕنگ بێ هەندێک دادوەرە بێ بە حکمی قەڵەباڵغی و جۆرا و جۆری ئیشەکانیەوە نەپڕژێتە قۆڵبوونەوە لە کاری میدیایی و کەیسەکانی میدیایی و یان لە تێگەشتن لە گرنگی ئەرکی میدیایی. بۆیە کاتێک تۆ دەیت هەموو کەیسەکان دەدەی بە دادگایەکی دیاری کراو ئەو دادوەرە زیاتر قوڵە بێتەوە، زیاتر ئەگاداری کەیسەکانە بێت چکە بابەتی میدیا بابەتێکی زۆر ورد و هەستار و بەحرێکی قوڵە لە بەتایبەتیش کە یاسا هەموو جانبەکانی ڕێگنەخستووە پێویستە ئیشتیهادا دەبێت چ جۆرە ئیشتیهادێک چ جۆرە با بڵێن دۆزینەوەی چارەسەرێک. ئەو چارەسەرانە هەندێک جار لە وڵاتەکانی دیکەدا هەیە و لە وڵاتە پێشکەوتوەکان جا ئەگەر دادوەرێک قوڵ بێتەوە لە بوارە و بزانێ گرنگی ئەرکی میدیا چەندە هەستەوەری ئەو کەیسانەی کە دێتە بەردەمی و لایەنێکی بریتە لە میدیاکار و چەندە باشتر وردەبێتەوە ووا دەکا بڕیارەکانی بە جۆرێک بێ کەمتر هەڵی تێدا بێ. لە ڕابردوودا ئەوەی کە بینیومانە لێرە و لەوێ هەندێک بڕیار دەرچووە ڕاستە لەوانەیە پێچەوانەی دقێکی ڕوونی یاسا نەبێت چکە دادوەرەکان بێگومان ئاگاداری قانونەکانن بەڵام یاساش هەموو شتێکی ڕێک نەخستووە. بەڵام بۆیە ئەو بڕیاری کە دەری کردووە دادگاکە لەوانەیە ئێمە مادام کەسانێ بە دڵمان نەبێ پێمان وایە لەگەڵ ڕۆحی یاسای ڕۆژنامەگەریە یەکی نەگرتوێتەوە. چەندین نمونە هەیە کاگە باڵێن بەردامەکە بواری ئەومامە پێبات قسەی لەسەر بکەین. یەکە لەو شتانە مەسەلەی دەستگیرکردن یان دەستگیر نەکردنی ڕۆژنامەنووسە ئەوەی کە پێوتێت تەوقیف حەبس نییە. تەوقیف ئیجرایەکی پرۆسەیەکی احتیاتیە بۆ ئەوەیە ئەو تاوانبارە ڕانەکە یان بەڵگەی تاوانەکەی نەشارێتەوە شتێکی لەو بابەتەیە. بەڵام بینیومان هەندێک جار بە پێچەوانەوە ڕۆژنامەنووسێ بۆ ماوەی 2 هەفتە تەوقیف کراوە. بۆ تەوقیف کراوە ئاماژلەی چیە؟ ئێمەمانان وا خوێندومانێتەوە کە ئاماژلەی بریتی بۆ لەوەی کە نقورچێ بێ لەو ڕۆژنامەنووسیان وەکو سزایەک بێ لە کاتێکە تەوقیف نابێت سزا بێ. حەبس و بەندکردنمان هەیە ئێمە سزایە. تەوقیف چەندە بێ ئاساییە دکتۆر؟ تەوقیف حاکم عادەتەن کە یاسا ڕێگەی پیاوە جارێ بۆ مەسایلی ڕۆژنامەنووسی مەفروضە ئەسڵ تەوقیف نەبێت هەر پێشووتریش تەوقیف نەبێ مەگەر ناچار بێت دادوەرەکە واتە ئەسڵ ئەوەیە کە بەری بێ بە کەفالە. تەوقیف چەندێکە عادەتەن دادوەر بە گوێرەی قانون ئەتوانێت 2 هەفتە تەوقیفیکە بەڵام ئەشتوانێت تەمدیدی کەواتە درێژی کاتەوە مدەکە لە هیچ حاڵەتێکە نابێت تەوقیف لە حدودێکی دیاری کاوە تێپەڕێ یانزە تا لە تاوانە گەورەکانیشە نابێت لە 6 مانگ تێپەڕێ مەگە محکەمەی جنایەت ڕازامان نەبێت تاوەکوداتر. بەڵام ئەوە بەباشی و لە ڕابردووە نەپێکراوە و تێبینی لەسەر بووە و بۆتەوەی ئەوەی کە جۆرێک لە گلەی هەبێت لە ڕایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش لەسەر ئەزمموی دادوەری لە هەرێمی کوردستان دەرحەق بە ڕۆژنامەنووسان. باشە دکتۆر ئێستا ئەم دادگای دانراوە دادوەری تایبەتمەند با بڵێن دادوەرەکە دەناسی تۆ تایبەتمەندە بەم بوارە پسپۆرە لەم مەجالە؟ ئەگەر پێشووتریش پسپۆر نەبێت تاوا من هەردووکیان ئەزانم دوو کەسی زۆر بەڕێزن ئێستاکەوی لە کۆڵنەوەی تەرخان با بڵێن هەموو لێکۆڵنەوەکان تحقیق چێتە لای و ئەوەشی کە جوین حیش دەچێتە لای بەڵام لە داهاتوودا کە مادام ئەو کەیسانە هەمووی دەچێتە لای ئەو بە حکمی ئەو کەیسانە زۆری و بڕیارەکان کە دەرەچێ باشتر قوڵ ئەبێتەوە جگە لەوە دڵنیام لەوەی ئەو دادوەرانە لە ڕابردوودا کێشەکانیان ئەوەنە زۆر بووە جۆری تاوانەکان نەپرژاونەتە سەر ئەو بابەتە بەتایبەت. ئێستا کە کارچی کەیسی ڕۆژنامەنووسی هەیە دەچێتە بەردەمیان ئەمە وایان لێکا خۆیان بخوێنەوە خۆیان سەری بڕیارە دادوەریەکانی وڵاتانی دەوروبەرکەن بۆ ئەو بابەتانەی کە دقێکی ڕوونی لەسەر نییە. باشە دکتۆر ئیتر ئەکرێ بڵێن ڕۆژنامەنووسان بەس بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە یاسای تایبەتمەندە بە ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەوە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت؟ ینی لە بڕیارەکەی سەرۆکایەتی دادگایە دەرگای سلێمانیە کە سیانزەی 3 دەرچووە ئەڵێ ئەو کەیسانێک کە تایبەتە بە ڕۆژنامەنووسان و یاسای ڕۆژنامەگەری دەیگرێتەوە بە مەفهومی مخالەفەمان هەیە لە قانونە کەواتە ئەگە بێتەوە ڕۆژنامەنووسە تاوانەکەی نەچێتە بواری یاسای ڕۆژنامەگەریەوە
مەرجنیە لە بەردەمی ئەو دادگایە ببینرێت دەشی هەر دادگایەکی دیکە ببینێ بەڵام ئەو دادگایە تەنها ئەو کەیسانێک کە پەیوەندی دارە بە ڕۆژنامەنووس و لە وەسیلەیەکی ئەعلامیە ڕاگەاندنە تاوانەکە باشە ئەنجام دراویان تۆمەتکردنەکە ئەنجام دراوە ئەوانە دەچێتە بەردەمی. دکتۆر پرسیارەکەم نیژە لەسەرەوە ینی تۆ ئەوەی کە پەیوەنددارە بە ئیشەکەتەوە من وەکو میدیاکارێک هەڵەسم بە کارێک ینی کارێکی میدیاییە بە دەرلەوە منیش ئینسانم ئەشێ خواستە تاوانێکی ترەنجام بم کە یاسای ڕۆژنامەگەری ناکرێ مامەڵم لەگەڵ ئەمە هیچ ئەمە بێگومان ناچێتە بەرەوەی دادگایە و یاسایە جێبەجێ نابێ و ڕۆژنامەنووسە دەشێت تاوانێکی دیکە ئەنجامە بەڵام من شتێکی کەم لە بینی ئەوەی تۆ ئەوەی پێشوترا ئەویش ئەوەیە دەشێت ئەو ڕۆژنامەنووسە لە فەیسبووکی خۆی شتێ بڵاو کاتەوە بە گوێرە ئەو بڕیارە بێ من پێم وایە بۆ ئەوە دەچێت کە ئەو کەیسەش نەچێتە بەردەمی ئەو دادگایە لە دادگای ئاساییە ببینرێ بۆ پاساوی کە فەیسبوک کەناڵێکی ڕاگەاندن نییە بەڵام ئێمە پێمان وایە دەشێت گۆڕانکاری لە یاساکە بکەیان ڕوحی یاساکە وایە کە وردە بەرە ئەو بچین هەر کە ڕۆژنامەنووس لە هەر شوێنێکە تاوانێکی لەو جۆرەی کرد سەرپێچێکی لەو جۆرەی کرد بەو دکتۆر یاسای ژمارە 35 ساڵی 2007 یعنی زیاتر تایبەتە بەکاری ڕۆژنامەنووسیە مش دەزانین ێستا کاری ڕۆژنامەگەری و میدیاکە ینی چاپەمەنی و ئەوە نەماوە ئێستا هەمووی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کەناڵەکانی ڕاگەاندنە ئەو یاسایش زیاتر بۆ ڕۆژنامەیە ناکرێ هەموار بکرێتەوە چونکە بەسەر چووە بۆ ئەم سەردەمە تا ڕادێک من دوای دەرچوونی ئەو بابڵێن ئەو قەرارەی مەحکەمە و پێشووتریش ئەو قسەمان کردبوو کە ئەمە یەکێک بۆ لەو پێشنیازانێک کە پێشووتر چەند جار دووبارەمان کردێتەوە کە دروستکردنی و دادگای زۆر زەرورە چکە لە عێراقا دروست بووە یانی لە عێراقا ئێستاکە هەمانە نەک دادگایەک لە هەموو ناوەندێکی ئیستینافیە لە 16 شوێنە لە هەر پارێزگایەکە دادگایەکی ئاوا هەیە یعنی نەک ئێستاکە لە چەند ساڵێکە پێشووتر بەڵام ئەمە هەنگاوێکە بەبێ هەموارکردنی یاساکە بە ئاراستەی باش نابێت چاوەڕوانێکی زۆرمان هەبێت بۆ یەکێ لەو شتانە ئەوەیە کە ڕۆژنامەنووس لە هەر کەناڵێکە لەر شوێنێکە بوو پێویستە یاسای ڕۆژنامەگەری بەسەریا جێبەجێکە کە ئەمە جۆرێک ئێستاکە جیاوازی بۆچوونی لەسەرەوەی پێوتێ ڕێی جیاوازی لەسرە هەندێک دەڵێن یاساکە یاسای ڕۆژنامەگەریە نەک ڕۆژنامەنووسان بۆیە ئەگەر ئەو ڕۆژنامەنووسە لە دەرەوەی ڕۆژنامەیە کە ڕۆژنامە دیارە مە بەسمان چیە بابەتێک بڵاو کاتەوە یاساکانی دیکە بەسەر جێبەجێبێک و یاسای خراپەکاریانانی ئەمریکای پەیوەندی کردن بۆیە دەبێ یاخۆیەوە تا ئیتیجای محکەمە بگۆڕین کە پێم وایە دەتوانێت محکەمە وا بکات چونکە دەقەکە ڕوون نییە یانەوەتانێت دەبێت هەموارێکی دیکەی بە ئارابێ کە پێشمان وایە ئێمە ئەو هەموارەشمان ئامادە کردووە کە بۆ ئەوەی وای لێ بکەین ئەو گرفتانش نامێنێت لە داهاتوە بەڵام هەموو ئەوانەش کاک ڕانکۆ مانایوانەیە کە ڕۆژنامەنووس هەڵی کرد سزا نەدرێت بەڵام سزاکەی بەقەدەر هەڵەکەی خۆی بێ مانایوانەیە کە ئیتر تۆمەت هەڵبەستن بۆ خەڵکی کە ئەمە بەشێنیە لە ئازادی ڕۆژنامەنووسیەوە ببێتە شتێکی ئاسایی نەخێر ئەوەیان دەچێتە قاڵبی سەرپێچی ئاساییەوە ئەوە دەبێت ڕەتفعلی یان سزای تایبەتی خۆی هەیە لە هەر وڵاتێکی دیکەی دنیای بێ ئەمە بۆ ئاراستە نییە بە ئاراستەی ئەوەیە ئەو ناحەقانەی دەرحەق بە ڕۆژنامەستان کراوە کەم بکرێتەوە ڕابژێرێت تا ئەو کاتەشی یاساکە شەمارەکرێتەوە. یانی دکتۆر بەو پێ بێت تۆش لەگەڵەوەدای لە هەندێک پرس و بابەتدا ڕۆژنامەنووسان بەدەر لە یاسای ڕۆژنامەگەری مامەڵیان لەگەڵدا بکرێت نەخێوام نەوت بە پێچوانەوە پێم وابوو مادەم ڕۆژنامەنووسە پەیوەندی دارە تاوانەکەی بە ڕادەربڕینەوە پێویستە یاسای ڕۆژنامەنووسی بیگرێت ئەگەر ڕادەربڕین نەبێت بەڵام ڕۆژنامە لە چارچەوەی کارێکی میدیایی دابێت هەرکە یاسای ڕۆژنامەگەری مەفرۆسە بیگرێتەوە بەڵام ئەگەر ڕەفتارەکەی ئەوەی پێوتێ ڕەفتارە ناقانونیەکەی هیچ علاقەی بە میدیاوە نەبوو شەڕێکی کردووە بۆ نمونە میدیاکارێک راپۆرتێک دەکا بۆ هەڕەشەکردن لە بازرگانێک بۆ نمونە لە بەرپرسێکی سیاسی ماچێتە خانەی ئەوەی کابێ بڵێ بە پیاسای ڕۆژنامەگەری بێ مامەڵی لەگەڵ پەیوەندی دارە هەندێک جار وەکو بە ڕێزی شاماژە کرد هەموو کەسێک لە هەر پیشەیە کابێ لە پزیشکەوە مامۆستای زانکۆ ڕۆژنامەنووس تا دەگاتە ئەوانێکە دەشێت کەسانێکە بێ پیشەکە بەکاربێنن بۆ ئەنجامدانی شتێکی نایاسایی ئەو شتە نایاساییەکە ئەنجامی بن و پەیوەندی دار نەبێ بە پیشەکەی و بە ئەدای ئیعلامیەوە یاسای دیکە دەیگرێتەوە چەند ڕۆژە بەر لە ئێستا بینیمە پزیشکێک کوشتنی ئەنجامە ئێوە با پزیشک بێ کوشتنێک یاسای کوشتنی ئەنجاماوە ڕۆژنامەنووسیش مرۆڤ دەشێ کارێکی ئاوا بکە یاسای دیکە بیگرێتەوە بەڵام ئەگەر کارەکەی پەیوەندیدار بوو بە ئیشەکەیەوە بە ڕادەربڕینەوە بە ئەنجامدانی کارەکەیەوە
پێویستە مامەڵێکی جیاوازی لەگەڵا بکرێت بە گوێرەی یاسای ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵا بکرێت. دەست خۆش دکتۆر کەواتە بە شێوەیەکی گشتی دانانی ئەم دادگایە کارێکی گرنگە ئەگەرچی ڕەنگە وەکو تۆوتێ پێویستمان باندێ قۆناغی دیکا بێ لە هەموارکردنەوەی یاسای ڕۆژنامەگەری لە هەندێک پێشنیاری تر بەڵام بەگشتی کارێکی گرنگە. کاگڕان کۆمێ ئاماژە بۆ بم تەمان چەند جارێک بۆی وەڵامی پرسیارەکە بەمەوە چەند جارێک کۆنفرانس و سیمینار کراوە لە سەم بابەتە. یانی بیرەبێ سندیکای ڕۆژنامەنووسان کردی لە هەولێر سنتەری میترۆ ئەنجامی بابەر چەند ساڵێک پێشێستا لە قی سلێمانی زۆر لەگەم بابەتە بووە کاتێکان بابەتەمان ڕاڤە ئەکرد زەرورەتی ئەو دادگایە هەبوو قسەیەکی کەی ئەکرد من دەمێ و قسێش باسکەم هەبوو پێی وابوو کە ئەمە چەکێکی دووسەرە ئەگە دادوەرەکە داوەرێکی تون بێ دادوەرەکە باوەڕی بە ئازادی ڕۆژنامەنووسی نەبێ ڕەنگ بێ دەرەنجامی نەگەتیفی لێ بکەوێتەوە بەڵام ئێمە پێمان وایە نەخێر جانبە پۆزیتیڤەکانی دروستکردنی و دادگایە زیاترە و تەجروبەشمان هەیە بۆ ئەو مەبەستە باسی ئەوە ناکەم کە لە مەسڕ و لبنان و چەندین شوێنی دیکە کە ئێمە لە کتێبەکانمان ئاماژەمان پیاوە ئەو مامەڵە جیاوازەی لەگەڵاکرێ هەر لە عێراقا ساڵی 2010 یەک دادگا دروست بوو بە ناوی دادگای قضای نەشر والإعلام یعنی بابەتەکانی بڵاوکردنەوە و ڕاگەاندن لە 2007 هەڵوەشێنرایەوە بۆ یەک دادگا نەبێت لە بەغا و ڕۆژنامەنووس لە بەسڕا و لە کەرکووکۆ بچێ بۆوێ لە هەموو نامەدێکی ئیستینافی ئێستا کراوەتەوە ئەوەتانە لە لای خۆمانە باش با سەرنجێکی ڕۆژنامەنووسەکانی عێراق بێن بزانین لەو دادگایە ڕازین یاخۆنا ڕازین یانی من قسەیەکی برادێکی ڕۆژنامەنووس دێهێنمەوە کە لە کەرکووک بوو ئەومە چەندین سکاڵام لەسەر ئەو کاتە لە ڕۆژنامە کاریەکە سەرمەسەری ڕۆژنامە بوو لە بەردەمی ئەو دادگایی بەغا لی ناترسم زۆر مرتاحم چکە زانم حاکمەکەی مختەسە لە گرنگی کارەکەم تێگا تاوەکو داتر بەڵام ئەوێت یەک سکاڵام هەبێت لە کوردستانە ئەوێت بە جۆرە لە جۆرەکان حەزەری لێ یەکەم لەم خۆنا لەو بوارەیە عێراق لە ئێمە پێشکەوتوترن بوونی ئەو دادگایە پێشووتر و ئەو قەزایانی کە لەوەیە قەرارەکانیان لەو دادگایە قەرارەکانیان قەراری زۆر باش بووە لە ڕابردووە و قەرارێکە ئیشادەی پێکرێواتە جێگای مەتحی لە ڕۆژنامەنووسانە بۆیە کە دادگاکە هەڵوەشێنرایەوە لە 2010 بۆ 2007 ڕۆژنامەسان گلەیان کرد پێیان وابوو زەختێک لە ئەنجومەنی دادوەری هەیە بۆ هەڵوەشانەوە بەڵام ئەنجومەنی دادوەری بۆ باشتر ڕێخستنەوە هەڵیوەشانەوە جارێککە دووریستی کردەوە بە میکانیزمێکی دیکە. زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سامان فەوزی پسپۆر یاسای ڕاگەاندن سپاس دەکەم سپاسخێرات سەرچاو بەخێربی خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەکەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ.